نزیکەی 2 ملیۆن هاوڵاتی سووری لە ناوچەی ئیدلیبی هاوسنووری تورکیا لە ناو کەمپی ئاوەرەکان ژیان دەگوزارێنن. کاتنی وەرزی زستان و سەرما و سۆڵە نەهامەتیەکانی ئەو ئاوارانەی زیاتر کردووە. ئەمەش لە کاتێکدایە ئاوەرەکانی ناو کەمپەکە لە زۆرینەی پێداویستیەکانی ژیانێکی شکۆمەندانە بۆ مرۆڤ بێبەشن. محەممەد خالید کە لە تەمەنی 73 ساڵیدایە و لەگەڵ خێزانەکەی لە کەمپی عین بەیزا لە ئیدلیب دەژین. ڕایدەگەێنێت هاتنی وەرزی زستان ژیانی ئەوانی لە ناو چادرەکاندا سەختتر کردووە. هاتنی زستان دۆخەکەی لەسەر ئێمە هێندەی دیکە سەخت کردووە. بەر لە هەموو شتێک دارمان نییە و پەیداکردنی سەختە بۆ هەمومان. تەمەنم 73 ساڵە و سەختترین ڕۆژی ژیانم ئەو ڕۆژە بوو کە تیای داوەڕە بووین. هۆکاری گەرمبوونەوە و خواردنمان زۆر کەمە. بارودۆخمان لە زستاندا خراپە و زۆر جار بەهۆی بارینی باران و بەفرەوە ناو چادرەکانمان تەڕە بێت. هەروەها سەرماکە یەکجار زۆرە و دەتەزین لە ناو چادرەکاندا و زۆر جار لەگەڵ منداڵەکانمان چیلکە و پوش کۆ دەکەینەوە بۆ سووتاندن لەبەر نەبوونی سوتەمەنی. ئایا ماڵ و خێزان بەوە گەرمە بێتەوە؟ بە تایبەت بە شەواندا دۆخمان زۆر خراپە و سەرماکەی زیاترە بێت و شەوانش تەنها ئەتوانین یەک کات ژمێر سۆپا هەڵبکەین. داواکارین لانی کەم نانمان بۆ دابین بکەن چونکە هیچمان نییە بۆ خواردن. ئاوەرە سووریەکانی نێو کەمپی ئیدلیبی باکووری خۆر ئاوای وڵات لە تێکۆشانێکی سەختدان لە پێناو بەردەوامیدان بە ژیان لە دۆخێکدا کە هاتنی وەرزی زستان و سەرما هێندەی دیکە سەختی کردووە. بەم شێوەیەش وەرزی زستان جیاوازە بۆ ئاوەرەکان لەژێر ئەو چادرانەی بەهۆی هەڵاتن لە بۆردومانی هێزەکانی سوپای سووریا و هاوپەیمانەکانیەوە بۆ سەرماڵەکانیان لە گوند و شارەکان پەنایان بۆ بردوون. ئەوان لە کەمپەکاندا پێویستیەکانی ژیانیان لە سفر نزیکە و خواردن و هۆکارەکانی خۆگەرمکردنەوە و تەنانەت داریشیان بە ئاسانی دەست ناکەوێت. بەو هۆیشەوە زۆر جار خەڵوز بەکاردەهێنن کە مەترسی بۆ سەرژیانیان دروست کردووە. هەروەها زۆربەی کات بۆ خواردن نانی وشکیشیان دەست ناکەوێت.